بەڵێ خۆشەویستان، پاشکەمێکی تر گێمی دووەمی یاری نێوان تیپی کەرکوک و کانی دەست پێ دەکات لە خولی پلێ نایابی ڕانیەدا. لە ئێستادا دەتوانن بینەری گێمی یەکەمی یاریەکە بن لە سەرشاشەی تەلەڤیزیۆنی ڕانیە لە تەواوی کوردستان. گێمی دووەمی یاری دەست پێ کرد و تۆپ لەلایەن تیپی کەرکوک هۆشکێنرا سەنتەرشکێنرا. خۆشحاڵین لەگەڵ هاوکارم بێستۆنی ئیبراهیم، لەگەڵتان بەردەوامین لەگەڵ ڕێز و خۆشەویستی براتان مەڵبند غازی. لە ئێستادا لە کۆتایی گێمی یەکەمی یاریەکەدا ئەنجامی یاریەکە 1-0 بوو لە بەژەوەندی کەرکوک. سپاس گەر بتوان هاوکارمان بن لایڤەکەمان بۆ شێر بکەن. سپاس گەر بتوان هاوکارمان بن لایڤەکەمان بەڕێزان. ئەنجامی یاریەکە 1-0 لە بەژەوەندی کەرکوک. والله حلوي يعني هێرشێکی مەترسیدار بوو بۆ سەر تیپی کانی، بەڵام لەلایەن گۆڵچیەوە گەڕێنرایەوە. لێسادا تۆپ لە قاچی یاریزانانی تیپی کەرکوکدایە. عارف بدوي محمد عارف ئەمڕۆ لەلایەن فۆتۆگرافەری وەرزشی ئارێز بارتێز فۆتۆی یاریەکە دەگیرێت. لێسادا سەرقاڵی وێنەگرتنە لە سوچی یاریگا دانیشتووە و سەرقاڵی وێنەگرتنە. یەکێک لە فۆتۆگرافەرە بەتوانەکان و خزمەتێکی زۆر باشی لە بواری
فۆتۆی وەرزشیدا کردووە. دوو گۆڕانکاری لەلایەن تیپی کەرکوکەوە هەرکە لە یاریزانی ژمارە 20 و ژمارە 99 دابەزێنران. هەرێکە لە یاریزان دارۆڤان و زێدانزەر هاتوونەتە ناو یاریگا. گۆڵێکی جوان لەلایەن یاریزانی ژمارە 17 خاوەنی گۆڵی یەکەم ئەحمەد کریس توانی گۆڵی دووەم بۆ تیپی کەرکوک تۆمار بکات. خۆشحاڵی یاریزانان لەناو یاریگا. ئەحمەد کریس خاوەنی گۆڵی یەکەمی یاریەکە توانی لەم یارەدا 2 گۆڵ تۆمار بکات با لەدانێکی ڕاستەوخۆی زۆر جوان لەناو چارچەوەی گۆڵ. تیپی نایابی کەرکوک جێ ئاماژەبۆکردنە بەشێک لە یاریزانەکانی لە ڕیزی یانی ڕانێدا یاریان کردووە یاری دەکەن تا ئێساش کە ئەم ساڵ لە هەوڵ و قیمەتی بەشێک لەو یاریزانانە بوو کە یانی ڕانیە سەرکەوت بۆ پلەیەکی کوردستان. ئومێد دەکەین ئەم ساڵ یانی ڕانیە بتوانێت زۆر بە شێوەیەکی باشتر لە چاو ئەم ساڵ کە لە خولی پلە دووەکان بوو یاری بکات و یاریزانان باشتر خۆیان ماندوو بکەن لە پێناوی ئەوەی کە بتوانن ئەنجامێکی زۆر باش بۆ ڕانیە بەدەست بێنن. لە ئێستادا دەستەی نوێی یانی ڕانیە لە هەوڵی خۆ سازکردندان. هێرشێک ئاماژە بە ئۆفساید دەدرێت. کۆرناڵ بوو بورن. لە ئێستادا دەستەی یانی وەرشیڕانێ لە هەوڵی خۆسازکردنەوە خۆ ئامادەکردندان پاش ئەوەی کە دەستەی ڕابردووی یانە پاش سەرکەوتنیان لە ئەنجامی یاریەکاندا کە تۆپی پێ گەشتا پلەیەکی کوردستان دەستەی پێشووی یانی ڕانیە واسهێنانی خۆیان لە سەپەرشتیکردنی یانی ڕانیە ڕاگەیاند. لە ئێستادا دەستەیەکی نوێ لە هەوڵی خۆ ئامادەکردندان بۆ ئەوەی بتوانن ئامادە بن بۆ خولی پلەیەکی کوردستان.
یاری نێوان هەردوو تیپی کەرکوک و کانی بەردەوامە بە ئەنجامی 2 گۆڵ بەرامبەر بە 0 لە بەرژەوەندی تیپی کەرکوک لە خولی نایابی ڕانیە. سپاس کە لەگەڵمانن بەڕێزان خۆشەویستان. یاری نێوان هەردوو تیپی کەرکوک و کانی بەردەوامە تا ئێستا بە ئەنجامی 2 گۆڵ لە پێش کانیەوەیە کەرکوک. بەڕێزان خۆشەویستان و ئاماژەمان پێدا ئێستا دەتوانن بینەری گێمی یەکەمی یاریەکە بن لە سەرشاشی تەلەڤیزیۆنی ڕانیە. سبەینێ کاتژمێر 11 پێش نیۆڕۆ یاریەکە دووبارە دەکرێتەوە بۆ ئاگاداری گژلایەکتان. وەک پێشتر ئاماژەشمان پێداوە تەلەڤیزیۆنی ڕانیە خۆی بە خۆشحاڵ دەزانێت کە بتوانێت لە خزمەت وەرزش و وەرزشکارانی سنووری ئیداری ڕاپەڕیندابێ. بە دڵنیاییەوە ئەمە دەستپێکێکی باشە بۆ گواستنەوەی یاریەکانی ئەم ناوچەیە بەگشتی. سەرەتا لە خولی نایابی ڕانیەوە دەستمان پێکرد، ئومێد دەکەین لە داهاتوودا بتوانین یاریەکانی تریش بگوازینەوە. هی سەرجەم شوێنەکانی سنووری ئیداری ڕاپەڕین لە قەڵازێ، لە سەنگەسەر، لە چاقوورنا حاجیەوە، لە ناحیە بێتواتە
لە هەر شوێنێکی ئەم ناوچەی خۆماندا بێت بتوانین یارەکان بگوازینەوە. لای منام ژە بە ئۆفسایددا هێرشێکی تیپیکانی ئابەشبێکی زۆر جوان لەلایەن داستان سەلاوی گۆڵچی تیپی نایابی کەرکوک دەگیرێت. یاریزانانی تیپی کانی لە هەوڵی بەردەوامدان بۆ ئەوەی گۆڵ تۆمار بکەن، بەڵام لەلایەن یاریزانانی تیپی کەرکوکەوە بەردەوامی بەرگریان دەکرێت.
جێ ئاماژە بۆکردنە داوەری یاریەکە بریتین لە هەریەکە لە خەدر ڕسوڵ ناوبژوانی ناوڕاست و یاریدەری یەکەم محەممەد پیرۆت و یاریدەی دووەم ڕزگار خدر لەگەڵ ناوبژوانی چوارەم محەممەد عەبدوڵڵا. یاریزانێکی تری تیپی کەرکوک هاتە ناو یاریگا کە بۆ خۆی هەر بۆ خۆی یاریزانی یانەی ڕانیە سامان بۆرهانی کە لە یاریزانەکانی یانەی ڕانیە. هێرشێک وەڵام لەلایەن گۆڵچۆ بە ئاسانی دەگیرێت. یاری نێوان تیپی کەرکوک و کانی بەردەوامە. سپاس بۆی بەڕێز و خۆشەوی کەسایەتە لەگەڵمان بەردەوامن. دیمەنی ئامادەبوانی ناو یاریگا ئاماژە بۆکردنە ژمارەیەکی زۆر هاندەر ئامادەی بینینی یاریەکەن.
هێرشێکی مەترسیدارە بۆ سەر تیپی کەرکوک بەڵام نەتواندرا بکرێتە گۆڵ تۆپ چوە دەرەوەی یاریگە بەڕێزان وەک لە کۆمنتی ناو لایڤەکەدا نووسراوە ئەنجامی یاریەکە 2-0 لە بەرژەوەندی تیپی کەرکوک
گۆڵی سێمی تیپی کەرکوک لەلایەن زێدانەوە یاریزانی ژمارە 19. یاریزانی ژمارە 19 زێدان زرار گۆڵی سێمی بۆ تیپی کەرکوک کرد. تا ئێستا ئەنجامی یاریەکە 3 گۆڵ بەرامبەر بە 0 لە بەرژەوەندی تیپی کەرکوکە. گۆڵی یەکەم و دووەم لەلایەن ئەحمەد میکایلەوە یاریزانی ژمارە 17 بوو. گۆڵی سێمیش لەلایەن زێدان زنار یاریزانی ژمارە 19. تۆ بناڕاستی یاریگەدەیە تا ئێستا 35 خولێکی یاریەکە ڕۆشتووە. ڕای وێرایەوەی کە تیپی کەرکوک بە 3 گۆڵ لە پێشە، بەڵام ئێستاش دەیانەوێت کە گۆڵی زیاتر تۆمار بکەن.
لێدانێکی ڕاستەخۆ بۆ تیپیکانی لێستادا یاری بەردەوامە لە نێوانی هەردوو تیپی کەرکوک و کانی بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە 0 لە بەژۆندی تیپی کەرکوک. لێرانیش ڕاستەوخۆ جێبەجێ دەکرێت
بۆ دەرەوەی یاریگا دانیشی ڕاستەخۆی زۆر جوان بوو بەڵام ڕۆشتە دەرەوەی یاریگا لە کۆتایی یاریەکە نزیک دەبینەوە ئەنجامی یاریەکە تا ئێستا 3-0 لە بەرژەوەندی کەرکوک شوتێکی بەهێز بوو ناو گۆڵی تیپی کەرکوک بەڵام لەلایەن گۆڵچی تیپی کەرکوکەوە زۆر بە جوانی گیرە دیارە کاتی زیادکرا و دیاریکرا 4 خولەک کاتی زیادکرا و بۆ یاریەکە دیاریکرا سپاس بەوەی بەڕێز کە تا ئێستا لەگەڵمانن بۆ بینینی یاری نێوان کەرکوک و کانی لە کەم و کورتیمانمان بورن لەگەڵ هاوکارم بێسوێنی ئیبراهیم لە خزمەتان داین بۆ گواستنەوەی یاریەکانی خولی نایابی ڕانیە لێدانێکی بەهێز بۆ ناو گۆڵی تیپی کانی لەلایەن یاریزانی ژمارە 7 یاریزانی ژمارە 7 دارەفان لە دوورەوە گۆڵێکی زۆر جوانی تۆمار کرد ئەنجامی یاریەکە تا ئێستا بوو بە 4-0 لە بەرژەوەندی تیپی کەرکوک
یارێکە لە کۆتایی نزیک دەبێتەوە هێرشەکانی تیپی کەرکوک بەردەوامە بۆ گۆڵی زیاتر. ئەو ئاماژەمان پێدا بەشێک لە یاریزانانی تیپی کەرکوک یاریزانیشن لە نادی لە یانی ڕانیە، یاریزانی سەرکین لە یانی ڕانیە. ئەم ساڵ توانن نازناوی باڵین بتوان لە خولی پلە دووەکان سەرکەون، یانی ڕانێ سەرکەون بۆ خولی پلەیەکی کوردستان. نزیک بوو لە گۆڵێکی تر بۆ تیپی کەرکوک، بەڵام ڕۆژ بۆ دەرەوەی یاریگا. سپاس بۆی بەڕێز کە تا ئێستا لەگەڵمانن. لە خولێکی کۆتایی یاریەکە نزیک دەبینەوە. ئەنجامی یاریەکە تا ئێستا 4-0 لە بەژۆندی تیپی کەرکوکە. لەلایەن ناو بژوانی یاری خدر ڕەسوڵ کۆتایی بە یاریەکە هێنرا. سپاس بۆی بەڕێز کە تا ئێستا لەگەڵماندا بوون. سپاس بۆ کۆمنتەکانتان، دەستان خۆش بێ. وەک ئاماژەمان پێدا ئێستا دەتوانن لە تەلەڤیزیۆنی ڕانە بینەری گێمی دووەم بن. دووبارەکردنەوەی کاتژمێر 11 پێش نیوەڕۆی سبەینەیە. بمێنی سەرکەوتنی هەموو لایەک هەر شاد و لە شتاق و سەلامەت بن. سپاس بۆی بەڕێز، کاتێکی خۆش. دیارە ئەحمەد کریز وەک باشترین یاریزانی یاریەکە دیاری کراوە. دەستان خۆش بێ. یاریژانی ژمارە 17 تیپی کەرکوک وەک باشترین یاریزانی یاریەکە دەستنیشان کرا. سپاس بۆ داوەرانی یاریەکە. ناو بژوانان هەرێکە لە خدر ڕەسوڵ، محەممەد پیرۆت، ڕزگار خدر، محەممەد عەبدوڵڵا. سپاس کە تا ئێستا لەگەڵمان بوون. کاتێکی خۆش، خواتان لەگەڵ.